بۆیە بە پێویست دەزانین کە هەمیشە پەرلەمان وەکو ئەرکەکانی تری بە ئەرکی خۆی هەڵستێت بۆ جێبەجێکردنی خۆشکردنی بارۆگۆزەرانی پێشمەرگە و کەس و کارەکانی کە لە بارۆدۆخێکی زۆر خراپدا دەژین. خاڵی یەکەم زیادکردنی موچەی پێشمەرگەی قارەمان هەمیشە لە سەرەتای لە پێشچاوەکانی خۆتان بگرنەوە و تایبەت ڕێکخستنی دەوامی پێشمەرگەی قارەمان ئەوانەی لە ئەرکدانە. دووەم پسۆلەی پزیشکی تایبەت لە نەخۆشخانەکانی ئەهلی یان حکومی بەخۆڕایی هەمیشە بۆ بکرێتەوە. کرێ هاتوچووی بۆ دەوامکردنی بەخۆڕایی بێت. پێنجەم نەشتەرگەری بکرێت بەخۆڕایی یان داشکاندنی 150 بێت بۆ ئەو برا پێشمەرگی قارەمان و کەسوکارێن سەربەرزی شەهیدان. شەشەم پێدانی قەرزی بچۆک ئانکو سلفەی زەواج بە برا پێشمەرگە و کەسوکاری سەربەرزی شەهیدان بدرێتەوە. شارێک بکرێتەوە بە ناوی پێشمەرگە بۆ دابینکردنی ئانکو پێدانی شقە بە بێ پێشەکی بۆ ماوەیەکی درێژخایەن کۆ ئەو برا پێشمەرگانە بە تایبەتی لە کرێکی دانن بتوانن لە ژیان و ماڵ و حاڵی خۆیان ژیانێکی بژێوی بۆ کەس و کارەکانی خۆیان دابین بکەن. کردنەوەی سنتەرێکی پێشەی و ڕاهێنان و کردنەوەی خۆڵی نەخوێندەواری تا ئەو کاتە برا پێشمەرگە و کەس و کاری سەربەرزی شەهیدان دیسان پێیان سودمەند ببنەوە. دوازدەم دروستکردنی سندوقی سکاڵا لە پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە بە دوواداچوونی بۆیان بۆ ئەو برا پێشمەرگانەش بکاتەوە. سێزدەم داوا دەکەین کە هەری گرنگەوەیە کۆ نەخۆشخانەی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان نەخۆشخانەی پێشمەرگە تا ئێستا بینایە هەموو شتەکانی ئامادەیە حتا ئێستا ئەنکۆ نۆژدارەکان ئەنکۆ دکتۆری بۆیان ئامادە نەکردیە. هیوادارم بخرێتە کار زووترین کات تا ئەو کاتە برا پێشمەرگە قارەمانەکان و کەسوکاری سەربەرزی شەهیدان تێدا سودمەند ببن.